گوتم بە بەختی خەواڵ و بەسە ئەتووبی و خودا لە خەو هەڵستا زەمانێ بچینەوە ئەولا لە گرمەگرمی سەحاب و لە هاژەی باران چیایە پڕ لە هەرا و نواڵە پڕ لە سەدا پڕە لە سەیل و لە گۆلا و کانی ڕووی زەمین پڕە لە بەرق و بریقەی ژەوی سەما بە جۆشی ئاگری گوڵناری کانی هەڵدەقڵێ میسالی دیدەی وامق لە حەسرەتی عەزرا هەرگیز لە خۆمان پرسیوە بۆچی شاعیرانی تاراوگەی سەدەکانی ڕابردوو کە چوونەتە ئەستەمبوڵ و دەرەوەی کوردستان ئەوەندە گرنگن؟ ئەمە پرسیارێکە کە من بە دوایدا عەوداڵم و یەکێک لەو شاعیرانەش کە پێم وایە گرنگیەکی لە ڕاددەبەدەری هەیە حاجی قادری کۆییە. بۆم گرنگە ئەو کارەی لەسەر حاجی قادر دەیکەم سوودێکی نەتەوەی و ئینسانی تیابێت چونکە هەستەکەم هەندێ لایەنی ژیانی حاجی قادر و هەندێ ڕنگدانەوەی ئەو شێوە ژیانەی لەسەر شێعرەکانی باشتر دەتوانین ڕووبکەینەوە. ئێمە هەوڵی خۆمانەین ئەمە بۆ داهاتووشمان زۆر گرنگە کە چۆن کەسێکی وەک حاجی قادر بە هەژاری لە بنەماڵەیە کە پێگەی ئابووریان زۆر بەهێز نەبووە بۆ ژیانێکی تایبەت و ناخۆش ژیاوە مردنی باوک و دایک لە تەمەنێکی زووە بەڵام مرۆڤێکی لێ دەربچێت کە بە تەواوی بڕوای بە ئیرادەی ئینسانی کورد هەیە و بە هیچ شێوەیەک ڕۆحی نائومێدی لە ئەدەبی حاجی قادرا تەنانەت ئەو کاتانەش کە مێژووی نەتەوەکەی خۆی بە شێعر بیرەهێنێتەوە نائومێدانە باسی ئەو مێژووە ناکە و توان بڵێم حاجی قادر نمونەیەکمان لە ئەدەب پیشانەیە کە هاندان و ورەبەرزی مرۆڤی کورد ئەخەمڵێنێ. ئێمە مەیدانی لێکۆڵینەوەی تیئۆریمان بەجێ هێشتووە لە ناو ژوورێکەوە قسەتان بۆ ناکەین هاتووی ناو سروشتەوە نزیک بووینەوە لە شوێنێک کە گوندی گۆڕقەرەجە پاشماوەی ئەم گوندەیە کە حاجی قادر لەوێ لەدایک بۆ بەشێکی زۆری ژیانیشی لەوێ بەسەر بردووە لەگەڵما ئەگەر بێن لەو ئامانجەی من زیاتر تێگەن کە بریتیە لە چۆنیەتی پەروەردەبوونی معنەوی و ڕۆحی حاجی قادر لە شوێنێکی تایبەت و ڕنگدانەوەی ئەم شوێنە لە ژیان و لە شعری ئەودا. حاجی قادر یەکێکە لەو شاعیرانەی لەو ناوچەیە لەدایک بووە تا تەمەنی 7 بۆ 9 ساڵی لێرە ماوەتەوە ئەنجا خۆناغێکتر لە ژیان دەست پێکا کە چووە بۆ شاری کوێ. حاجی قادر بە گشتی ئیرادەگەرایەکی ناکام بوو بە دڵ و عەقڵی خۆی نەژیا
هەڵگری میراتێکی تراژیدیانەی مێژوویی کەڵەکە کراو بوو. تیرەکەی لە کرماشانەوە شار بەدەر کرابوو. خۆی لە ناوچەی کۆیە و لە گۆڕ قەرەج بینیەوە. لۆکالیزمی ناوچەکەی بەجێهێشت و سەرەتا دەستی کرد بە کۆیەویستی. دوجار کەوتە فراوانکردنی پانتایی شوێنی لەدایکبوونی و باشووری کوردستانی خستە جێگەی. پاشان گشت کوردستانی وەک نیشتیمانێکی لێکدانە بڕاو دەبینی. ئێمە ئێستا لە بەرزاییەکین، چۆمێک ڕووبارێک جیامانەکاتەوە لەو بەشەی ئەو بەر کە ئەبێ گوندی گۆڕقەرەج لێرە بوو بێ. وێنەیەکمان هەیە لە ساڵانی پێشترا گیراوە کە ئەم دیمەنەوەی بۆ پاراستوین و لە وێنەکەدا شوێنی کەلاوەیەک ماڵێکیش هەیە کە ئێستا لێرە نەماوە. ئێمە هەوڵەین لە شوێنەکە نزیک بینەوە. زۆر لەو کەسانەی لەو فەیلسوف و شوێن ناسانەی کە باز لە شوێنەکەن هەمیشە باز لە پێویستی ئینسان بە شوێنی یەکەم بە ماڵی یەکەمیان کردووە. پێیان وایە کە هەمیشە شوێنی یەکەم لە ژیانی تاکە ئینسانە ئەو شوێنەیە کە مرۆڤ ئەتوانێ خەونەکانی خۆی بۆ داهاتوو لێوە ببینێ. واتە شوێنی یەکەم شوێنیشە کە ئێمە لێوەی تەماشای داهاتووەکەین. بەشێکی زۆر لە شێعرەکانی حاجی قادر قسەکردن لەسەر داهاتوو. واتە حاجی قادر چۆن لە ڕووی هزریەوە لە ڕووی تێگەیشتنیەوە لە زەمان لە کات ئینسانێکی مۆدێرنە و هەمیشە ئەوێ باسی ڕابردوو بکە کە خەزێنە و زەخیرەیەکە بۆ تێگەیشتن لە ئێستا و باسی ئێستا ئەکا وەک پێگەیەک بۆ ئەوەی لێوەی هەنگاو بنین بۆ داهاتوو. ئەم تێگەیشتێکی زۆر نوێخوازانەی حاجی قادرە بۆ کات. لە بەرامبەر ئەوەدا حاجی قادر تێگەیشتێکی تایبەتیشی هەیە لەسەر شوێن کە دەبێ ببێتە تەواوکەری تێگەیشتنی ئەو لەسەر کات. بە پەیسەر شوێنێکدا کە شوێنی حاجی قادری کۆی بێ، لە شێوەی ماڵ، لە شێوەی کونجێک، لە شێوەی خانوویەک هاتین بۆ گۆڕ قەرەج. بەڵام هیچ شوێنێک، هیچ جێیەک، هیچ کونجێکمان نەدۆزیەوە کە بەڵگە بێ لەسەر خانوو یا شوێنی حەوانەوەی مرۆڤ. بۆیە ئەبێ لە جێیەکی دیکە بۆ شوێن لای حاجی قادر بگەڕێ. ئەویش لە شێعرەکانیەتی. حاجی قادر ئەم شوێنانەی کە تیا ژیاوە دوجار لە ڕێی هەستەکانیەوە خەزنی کردوون لە ناو یادەوەری خۆیدا. یادەوەریەکانیشی لە دەرەوەی کوردستان لە غەریبایەتیەوە کە گڕوکەفیان بۆ هێناوە و هەڵچوونێکی دەرونی توش کردووە. دیسانەوە ئەم شوێنانەی لا زیندوو کردوتەوە لە خەیاڵی خۆیان بۆ ئەوەی بەرجەستەیان بکە لە ناو شێعرا باسی کردوون. ئێمە کە بە دوای شوێن لە شێعری حاجی قادرا ئەگەڕین، زۆر جار بە دوای شوێنێکی کۆنکرێتیان ناگەڕین، بە دوای شوێنێک ئاگەڕین کە حاجی لە ناو خەیاڵی خۆیدا پێشتر ئەزمموی کردووە و لە یادەوەریدا خەزنی کردوون و دوزار لە شێعرا دروستیان نەکاتەوە.
هەستەکەم حاجی قادریش وەک ئێستای من ماندوو بووە. من هەوڵمدا لە تەختی ڕووبارەکەەوە لە پشتی گۆڕ قەرەزەوە بێمەوە سەر لووتکە، وەک ئەوەی کە حاجی قادر هەوڵیدا لە چاڵایی غوربەتەوە بگەڕێتەوە بۆ نیشتیمان. بەڵام دوجار بەو ئاواتەی نەگەیشت، هەروەکو چۆن ئێمە ڕەنگ بێ بەو ئەنجامە نەگەین کە بە دوایە گەڕین. بۆچی حاجی قادر ئەوەندە باسی شوێنەکانی کوردستانەکە لە خەیاڵی خۆیان، بەڵام شارێکی وەک ئەستەمبۆڵ کە پڕزم و جوڵترین شاری نیوەی دووەمی سەدەی 19هەمە بەرەو مۆدێرنیزەبوون و لە خۆگرتنی تەکنۆلۆژیا و کرانەوەی بازاڕ و پرد و کەشتی و ئەوانە ئەڕوا لە شێعری حاجی قادراونە. هێشتا نەگەیشتوین بە هیچ ئەنجامێک، بەڵام لە هەوڵدانی خۆمان بەردەوامین. ئێمە زانین کە لە بنەماڵی حاجی قادر خوێندەواری تر هەڵکەوتون، چ لە پێش خۆی چە خۆی وە خۆشی، بەڵام لە ڕووی پێکهاتەی کۆمەڵایەتی و پێگەی کۆمەڵایەتیەوە لە کوردستان ئەمە ئەنواعی پێگەی کۆمەڵایەتیمان هەبووە: خاوەن زەوی، ئاغا، دەست و پەیوەندی، گزیری، کوێخە، خان، باک. ئێوە حاجی قادر تەبعەن هیچ یەکێ لەمانە با بڵێن لەم پێگانەوە قسەی نەکردووە. نەیکردووە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی ئێمە خۆمان دوای هاترمان لە دەربەندی زەهاوەوە، کەس دەربەندی زەهاو دەکەوێتە دەربە دەربوونمان لەوێ. خۆمان بەڕاستی کە پێی ئەڵێن کۆچکردن یان پەراگەندەبوونمان لەوێ، چکە لە دەروەندی زەهاو هەرڕێک لە سەرچاوەکانیشا بە دەرنە هاتووە. بە تایبەت مامۆستا محەممەد عەلی سوڵتانی پێ دەڵێ ناوەندەکانی دەرنا کە فەرمانڕەوای میرەکانی باجەڵان بوون. ئێستا باجەڵانەکان بە ئێمە دەڵێن میرەکانمان، وەلایان بۆمان هەیە. کارەکانی ئەوەی کە بێدەنگیەکی تەواوی حاجی قادر ئەبیستین لە ئاست شاری ئەستەمبوڵ پێ ئەچێت ترسی ئەو بوو بێ کە ئەگەر خەیاڵ و مێشکی خۆی بە وەسفکردنی شوێنە تازەکەیەوە سەرقاڵ بکە، ئەمە زیان بێ وە کەمکردنەوە بێ لەو دیمەن و وێنانەی کە ئەو لەسەر شوێنی یەکەم لەسەر کوردستان، لەسەر کۆی و دەوروبەری، لەسەر گوندەکەی مناڵی خۆی خەزنی کردوون بۆ ئەوەی ئەوانە وەکو خۆیان بمێننەوە، بۆ ئەوەی ئەو دیمەنانە نەشێوێن حاجی خۆی لە قەرەی وەسفکردنی دیمەنی نوێ، شاری نوێ وە ژینگەی نوێ نەداوە. حاجی باسی باوک و دایکێکە، ئەڵێ باوکم ئەحمەد بوو، ناوی فکرم دێ، خەڵکی لادێ بوو، دایکی من فاتێ. لێرە کاڵێ خەڵکی لادێ بوو، هەتوانین بە دیوە کابی خوێنەوە کە بڵێن باوکی کە ناوی ئەحمەد بووە ناوی فکری دێ و خەڵقی لادێ بووە. بەڵام ئەشتوایی وای بخوێنیەوە کە ئەو دێڕەی نیوە دێڕ یەکەم کە ئەڵێ باوکم ئەحمەد بوو ناوی فکرم دێ لەوێت تەواوە بێ. ئەمەی دووەم تایبەتە بە دایکی، خەڵقی لادێ بوو، دایکی من فاتێ. جا ئێمە ئێستا چین بۆ سەر گۆڕێک کە ئەبێ گۆڕی دایکی حاجی قادری کۆی بێ.
عەتفی سەد دەفعە گوتی خانە خەراب ڕووی مەدەرێ حەیفە بەربادی مەکە شانی من و شەوکەتی خۆت بۆچی یارانی وەتەن دڵ دەشکێنی حاجی زاهیرەن ناچیەوە تۆ باسی مەکە غوربەتی خۆت. یەک لەو شوێن و فەزایانەی کە بەشێکی زۆر لە ژیانی کەسێکی وەکو حاجی قادر لە کوردستانە چ لە ناوچەی کۆی و دەوروبەری چ لە بەشەکانی تر تیا گوزەرا و حاجی بە ئەزمونێکی شوێنناسیە تێپەڕیوە مزگەوت و حوجرەکانن. حاجی قادر هەرچەندە لە تەمەنێکی گەورەیە دەستی بە خوێندن کردووە و دوجار کۆتایی بە خوێندنی مەلایەتی هێناوە، بەڵام هەرگیز نەبووەتە مەلا و هەرگیزیش وەک ئەزانن حەجی نەکردووە. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە کاریگەری ئەم فەزای مزگەوت و حوجرەیە لەسەر ژیانی حاجی قادر بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بەشێکی زۆر لە ڕۆشنبیری و زانیاریەکانی حاجی قادر زانیارین کە لە ناو فەزای مزگەوت و کۆڕ و مەجلیسی مەلایەنەدا فێریان بووە. حاجی یەک لەو کەسایەتیانەیە کە لە شیعریدا ڕنگانەوەیکی زۆری ڕۆشنبیریەکی فراوان هەیە. ئەم ڕۆشنبیریەی بەشێکی لە ڕێی شوێنگۆڕچێ و سەفەر لەم شار بۆ ئەو شار و لە گوندەوە بۆ شار بەدەستێناوە، بەشێکی زۆریشی لە ڕێگەی گوێبیستی و کرانەوەی ئەو بۆ وەرگرتنی زانیاری نوێ و هەموو ئەمەشی لە ناو شێعرەکانیە بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگی پێداوەتەوە. فەزای مزگەوت بۆ حاجی فەزایەکی زیاتر ڕۆشنبیرانە بووە و ئەتوانین بڵین کە بەشێکی زۆریش لە ژیانی ئەو لە ناو ئەم فەزا و شوێنەدا بردوێتە سەر. حاجی قادر هەم لە ناو کوردستان و هەم لە دەرەوەی کوردستان قسەی زۆری هەیە بۆ دنیای ئەمڕۆ. یەکێک لەو شاعیرانەیە کە لە ناو شێعرەکانیا دەریخا ئینسانی کورد ئیتر ئەچێتە ناو دنیای مۆدێرنەوە، ئەچێتە ناو شارەوە، لە شاردا بیر لە تاکایەتی خۆی کاتەوە، بیر لە شوناس و هەویەتی خۆی کاتەوە، دەوێ بزانێ ئەو چێیە، چۆن دەتوانێت نیشتیمانێک دروستکە و چۆن لە خۆی تێئەگا. ئەو ڕێگرانە چین کە ناهێڵن ئێمە ببینە خۆمان وەک کورد لە خۆمان تێبگەین. ئایا ئەمە گوناهە مرۆڤ وەک کورد لە خۆی تێبگا و هەوڵدا داهاتووی خۆی دروستکە؟ حاجی قادر کۆیی یەکێکە لە شاعرە هەرە گەورەکانی گەلی کورد کە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەوڵدانی ئەو بۆ شۆڕشێکی کۆمەڵایەتی، شۆڕشێکی ڕۆشنبیری، شۆڕشێکی سیاسی زۆر گرنگ، دەورێکی زۆر گەورەی هەبووە. ئەو خۆی وەکو پەیامبەرێک، خۆی وەکو کەسایەتێکی گەورە وەکو مەسیح، وەکو یەکێک کە خاوەن پەیامێکی گرنگ بێ، خۆی وا دەرخستووەوە، خۆی وا پیشانداوە لە شارەکانیە، ئەتوانێت ئەوە تێبگەی. بەڵام ئەو خاوەن پەیامێکی ناسیۆنالیستی بووە. هەموو تەرکیزی حاجی لە شعرەزانی لەسەر چ بووە؟ لەسەر سەربەخۆیی و لەسەر یەکگرتن و لەسەر دروستبوونی نەتەوەی کورد بووە. بڕۆ سەیری شعرەکانی بکە، هەمووی دەڵێ بۆ ئێستا گوتراون و هەموو ئامانجەشی ئەوەیە دەڵێ ئەگەر کورد یەکگرتوو بێ کەس دەرەقەتی نایە و سەربەخۆش دەبێ.
بەڵام ئەگەر یەکگرتو نەبین خۆ بە شعر باسی ئەم حالەتانی زۆر بە جوانی وەسف کردووە یان لە وەسفا دەستێکی زۆر باڵە و زۆر جوانی هەبووە کە هەموو خەلەل و کێماسی و دەرد و کشندەکانی ناو گۆمەلگای بە شعر دەستنیشان کردووە. حاجی قادر باسی دەوڵەتی شەکە دەوڵەت ئەو موئەسسەسەیە کە ئینسان ئەتوانێت لە ڕێگەیەوە تعبیر لە خۆی بکە بۆیە پرسیارەکانی حاجی قادر گلەیەکانی ڕەخنەکانی وە کەشفکردن و ئاشکراکردنی ئەو ڕێگرانەیە لە بەردەم ئینسانی کووردا کە بتوانێ خۆی بێ هەموویان گرنگیەکی زۆر هەنووکەییان هەیە بۆ ئێمە. کاتێک شعری حاجی دەخوێنینەوە بایی ئەوەنەی لێ تێگەین کە بۆمان دەرکەوێت ئەوەندەی لە پشت ناکامی و شکستەکانی حاجیەوە کورد خۆی هەیە ئەوەندە بێگانە نییە ئەوەندەی هۆکارە ناوەچیەکان ئامادەن ئەوەندە هۆکارە دەرەچیەکان ئامادەنین. حاجی عاشقی کوردبوون و لە هەمان کاتیشدا کۆیلەی کوردبوونی خۆی بوو. حاجی بەم مانایە نەمردووە و لەگەڵ ئێماژی و هاو کۆژانی ئێمەیە لە کوردبوون و لە مرۆڤبووندا.